ئێمە میوانداری بەڕێز فیراز سدیقمان کردووە کە بەڕێوەبەری گشتی سامانیان ژەڵە لە وەزارەتی شتوکار. بەڕێز فیرازم کاتت باش بەخێر هاتی. ئەم کاتتان باش بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران تا چەند کاریگەری هەبوو یاخود ئەبێتە هۆی دابەزاندنی نرخی گۆشت لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە؟ سوپاس بۆ بەڕێزتان. وەکو لە ماوەکانی ڕابردووشە راپۆرتمان لەسەر کردووە لە کەناڵ 24ەوە چەندین بەرنامەی تایبەت لەسەر مژارەکرا بابەتی گرانبوونی نرخی گۆشت. گرانێکە تاوان گرانێکی جیهانیە لە مستەوای دنیا و جیهان و ناوچەکە گران بووە. باسی هۆکارەکانمان کردووە ئەسبابەکانەوەوانە و ئەمڕۆ ئەوەی جێی دڵخۆشیە ئەتوانین بڵین کە هاتوینەتەن بەرنامەی باس لەواکەین کە ڕێکار گیراوەتە بەر لە بەرنامەکەی تراوە لە چاوپێکەوتنەکەی ترا باسمان لەوە کرد ئەم چارەسەریەکان چین و هەنگاوەکان چین بۆ ئاراستەی کە بتوانین نرخی گۆشت وا بکەین کە نرخەکەی داببەزێت و ڕێگری بکەین لە بەرزبوونەوەی زیاتری نرخ. ئەوە جێ خۆشحاڵیە دوێنێ ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارێکی پەسەندیدا بە دابەزاندنی نرخی ڕسومات و باجەوەی لەسەر گۆشتە بە ڕێژەی 150. طبعا ئەمە کاریگەریکی باشیە بێت لەسەر دابەزاندنی نرخی گۆشت وەکو ئاماژەمان پێدا کە نرخەکەی ئێستا بەشێکی بەرچاو بەرز بووەتەوە و تەسەورەکەین یعنی بۆ نمونە ئێمە کیلۆیەک گۆشتی گۆلێک ئەمڕۆ لە بازاڕەکانە ئەتوانین بڵین بە ڕێنجی ئەگەر لە بینی سنفەکانە هەموو وەریگرین چونکە بەشەکانی گۆشت جیاوازە نرخەکانیان لە حدودی 16,000 بە هەموو جۆرەکانیەوە. ئەمە مساهمە ئەکات و یارمەتی دەرێ بێت بەوەی کە کاریگەری بێت بەوەی کە نرخەکە لە نێوان 2,000 بۆ 3,000 دینار لە هەر کیلۆیەکە دابەزێت. طبعا یەکێ لە ئەسبابە ڕئیسیەکان لە بەرنامەکانی تریشە ئاماژەمان پێدا کەمبوونی ئاژەڵی بچووکە لە ناوچەکە و هەتا لە هەرێمی کوردستانیش بەهۆی ئەوەی کە چەند ساڵی ڕابردوو مشکە ساڵی هەبووە مشکە ساڵیە کاریگەری هەبوو لەوەی کە ئاژەڵی وردی خۆماڵی بە تایبەت مەڕ و بزن ئەمانە ژمارەیان کەم بێتەوە و کاریگەری هەبێت لەسەر ئەوەی کە نرخی گۆشت بەرز بێتەوە جگە لە هۆکارە جیهانیەکان ئاماژەمان پێدا. بۆیە ئەو بازرگانی کە ئەکرێت زیاتر لە ئاژەڵی گەورەیە ئەم دابەزاندنی باجە و دابەزاندنی ڕسومات کەمکردنەوەی بۆ 150 کاریگەری بێت بەوەی کە نرخی گۆشتی ئاژەڵی گەورە بە تایبەت داببەزێت. بە دواشە بە تەکید نرخی ئاژەڵی وردەشی خۆماڵی و ئەوەیشی کە بەشێکی کەمی هاورداکری ئەویش دابەزێت چکە هەریکیان کار لەوی ترەکان چ لە بەرزبوونەوە چ لە دابەزینی نرخ. ڕاستە. بەڕێز فیراز هەر بۆ پاڵپشتی قسەکانی تۆ و بڕیارەکەی ئەنجومەنی وەزیرانیش بە لێخۆشبوونی ڕسوماتەکە بە 150 ئێمە هاوکارمان تەیفور محەممەد کە پامنێری کوردستان 24 لە سۆران بە دوواداچوونی بۆ کاریگەری بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران کردووە و لەبارەی دابەزاندنی ڕسومی سەر هاوردەی گۆشت بۆ ئەو مەبەستا گفتوگۆی لەگەڵ بەڕێوەبەری چاودێری بازرگانی سۆران کردو و بەیەکەوە گوێبیستی دەبین. بەڵێ ئێمە ئێستا لە نێو گۆشت فرۆشەکانی سنتەری قەزای ناوەندی سۆرانین دوای ئەوەی کە دوێنێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا بە کەمکردنەوەی باج لە 150 باز لەسەر هاوردەکردنی گۆشت بە هەموو جۆرەکانیەوە و هەموو ئەو وڵاتانی کە لێوە هاوردە دەکرێت سەبارەت بە کاریگاریەکانی ئەو لێخۆشبوونە لە کێوە دەردەکەون و تا چەند چاودێری بازار دەکرێت و ناوچەکە پێویستی بە چەند گۆشتە مانگانەیە یاخود ساڵانە من لەگەڵ میوانەکەم گفتوگۆی لەسەر دەکەم. بەڕێز سەفا سەیدخان بەڕێوەبەری چاودێری بازرگانی سۆران کاک سەفا سڵاو لەبێ پێمان بڵێ کاریگەریەکانی ئەو بڕیارە چی دەبن و کەی دەردەکەون؟ سەرتادا بەخێراتتان دەکەین. ئێمە وەکو بەڕێبەراتی چاودێری بازرگانی سۆران بەردەوام لیژنەکانمان لە گەڕان و پشکنیندایە و دەستخۆشی لە بڕیاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش دەکەین بۆ لێخۆشبوونی باجی 150 باز لەسەر گۆشت. ئێمە شوکو چاودێری بازرگانی چاودێری قەسابەکان دەکەین لە چەند ڕۆژی ئایندەشدا ئینشەڵا نرخەکان کاریگەریەکەی دەردەکەوێت و نرخی گۆشتش ئەرزان دەبێت. ئێوە چاودێری هەموو شوێنانە دەکەن کە گۆشتی لێ دەفرۆشێ بۆ ئەوەی کە لێرە و لەوێ نرخەکە وەک خۆی نەمێنێتەوە نرخەکەدا بەزێنرێ چی دەکەن میکانیزمتان چییە؟ بە تاکید ئێمە دوای ئەو بڕیارە حکوومەتی هەرێمی کوردستان لیژنەکانمان بەردەوام دەبن لە گەڕان لە سەردانی قەسابخانەکان دەکەن تاکو بزانین تاکو چ ڕادێک کاریگەری هەبووە کەمکردنەوەی باز لەسەر گۆشت خواستی گۆشت بەمەش نرخی گۆشتەکەشدا دەبەزینی بۆ خوازتر. جگە لە گۆشتی سوور بۆ نمونە مریشک لە هەندێک وڵات هاوردە دەکرێت بۆ نمونە لە تورکیا لە بەرازیل
لەو فرۆشگانش چاودێری دەکەن کە مریشک دەفرۆشن بەتاکید ئەو باجە ئەو لێ خۆشببوونە باجە هەر ناوە گۆشتێکی بگریت و ئێمە چاودێری هەموو شوێنەکان دەکەن. باشە چا ئامارێکمان لایە بۆ نمونەیە لە سنووری هەر شەش قەزای ئیدارەی سەربەخۆی سۆران ساڵانە یاخود مانگانە پێویست بە چەند بڕی گۆشتە؟ ئێستا ئێمە مانگانە نزیکەی 2000 سەر ئاژەلی زیندومان هاوڵدە دەکرێت و 10,000 سەر ئاژەلی بچووکیش هاوڵدە دەکرێت ئەو مانگانەیە و ڕۆژانەش سنتەری قەزای سۆران نێزیکەی 4 بۆ 5 تەن گۆشتی سووری پێویستە تەنیا سنتەری سۆران. باشە درێژەی دانیشتوانی قەزای ناوەندی سۆران چەندە بۆی ئەو بڕی پێویست؟ زیاتر لە 140,000 نەفەرە. لەکەیەوە ئێوە دەست بە چاودێری دەکەن؟ هەل لە چەند ڕۆژی ئایندەدا ئێمە ڕۆژانە لیژنەکانمان دەردەچی و چاودێری شوێنەکان دەکەن و بۆ چاودێریکردنی نرخی گۆشت لە بازارەکانی سنووری سۆران. ئەی لە قەزاکانی دیکە بۆ نمونە جگە لە قەزای ناوەندی سۆران لە قەزای مێرگە سۆر لە ڕواندز لە سیدەکان لە چۆمان بەتاکی لەبەرەوە ئیمکاناتمان ئەمە بەڕێبەراتێکی نوێنە ئیمکاناتیشی زۆرمان نییە بەتاکیت هەماهەنگی لەگەڵ لیژنەکانی قایمەقامەتەکانی قەزاکانی تریشدا بە دوادەچن بۆ نرخەکان دەکەین لە شوێنەکان. بەڵێ لیژنە ئابوووریەکانی قەزاکانی دەوروبەری سۆران. بەڕێز سەفا سەیدخان بەڕێوەبەراتی چاودێری بازرگانی سۆران زۆر سپاس دەکەم. زۆر سپاس. بێگومان ئەمە ڕوونکردنەوەکانی بەڕێوەبەراتی چاودێری بازرگانی سۆران بوو سەبارەت بە کاریگەریەکانی ئەو بڕیارە بێگومان ئەو دەڵێ ئەمڕۆنا بەڵام لە چەند ڕۆژی داهاتوو کاریگەریەکانی بڕیارەکە دەردەکەون و نرخی گۆشت بە هەموو جۆرەکانیەوە دادەبەزێت و ئەوانش لای خۆیانەوە چ لە قەزای ناوەندی سۆران و قەزاکانی دیکەی وەک مێرگە سۆر ڕواندز چۆمان سیدەکان لە هەموو شوێنانە بە هەماهەنگی لەگەڵ لیژنەی ئابووری چاودێری بازار دەکەن بۆ ئەوەی کە نرخەکان بەپێی ئەو دابەزینەی کە لە 150 دابەزینی نرخی گومرجیە لەسەر یاخود باجی گومرجیە لەسەر نرخی گۆشتەکان ئەوانش چاودێری بازار دەکەن و ڕێگە نادەن نرخەکەوەکەوەی ئێستا بەرزە بمێنێتەوە. سپاسی هاوکارمان تەیفورەکەین کە زانیاری پێداین بە تایبەت کاک فراس لەسەرەوەی کە ئەوان نزیکن بەو پێی سۆرانە لە دەواازی حاجی ئۆمەران نزیکن ئەزان کە بڕێک لە هاوردە لەوێت. ئەم بڕیارە کەی دەرەنجامەکانی بینین کەی کاریگەریەکانی دەرەکەوێت ئەوانتیان لە چەند ڕۆژی داهاتووە بەڕێوەبەرەکە ئاماژەی بۆ کرد لە ناو هەولێر و شارەکانی دیکە کەی دەرەنجامەکەی دەرەکەوێت. بەتاکید حرەکەیکی بازرگانیە هەمومان نەزانین لێکەوتەکانی ئەو کاتێکە بە تەواوەتی یعنی چێتە بواری جێبەجێکردن یعنی توانین بڵێن بە کردارێکی ئەو بازرگانانە لە حدودەکانەوە لە سنوورەکانەوە ماژاڵانە داخل دەکەن و سوودمەندە من لەم بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە بەڵام خۆی لە خۆش یاوەکو هەواڵش کە بڵاوە بێتەوە یعنی بازرگانانی بواری ئاژەڵی زیندوو بە تەکید خستنە ڕوو زیاد دەکەن لە بازارەکانە لە ئێستا لەوانەیە مەخزوونێکیان هەیە لە شوێنەکانی بەخێوکردنی ئاژەڵ ئەمانە خەنە بازارەکانەوە بەرچاوگرتنی بڕیارەکە ڕووی زیاتر بەتەکید جگە لەوە هاوردەکردنەکەش لە دەرەوەی وڵات لەبەرەوەی کۆمەڵێک بربەست دروست بووە لە ماوەکانی ڕابردووە باسمان کرد یەکێ لەوانە حکوومەتی تورکیا بڕی 145 دلاری بۆ هەر سەر ئاژەڵێک وەکو باجی ترانزیت کە بە وڵاتەکەی تێپەڕێت خستۆتە سەری فەمە یارمەتی دەرەبێ بەوەی کە حرەکەی بازرگانی و تیجاری لە سنوورەکانی هەرێمی کوردستانەوە زیاتر بێت و خستنە ڕوو لە بازارەکانی هەرێمی کوردستانە زیاتر بێت جگەلەوە دیوێکی تری بڕیارەکە پرۆژەکانیشیان لەبیر نەکردەوە بە حقات ینی ئەوەی جێ خۆشحاڵیە ئەنجومەنی وەزیران تەواان بڕیارەکە هەر ئەوە چاوەڕێکرێت لە بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە دیدگا و ڕویای جەنابیان ئەوەیە کە هاوڵاتی محوەر بێت هاوڵاتی چەق بێت و خزمەتەکان هەمووی چڕ بکرێتەوە هەر لە بیدایەتی کابینەکەەوە ئەم ئاماژانە و ئەم پەیامانەمان بینی و بەکردارێکیش ئەمانە وردە وردە ئەیبینین ئەمڕۆ کۆمەڵێ بڕیار کە ڕاستە و خۆ ڕەبتی بەو هاوڵاتیانەوەی کە دەخلیان مەحدودە ڕەبتی بە فەرمانبەرانەوە هەیە ڕەبتی بە خەڵکی ئاساییەوە هەیە و ڕەبتی بە ژیان و مامەڵەی ڕۆژانی خەڵکەوە هەیە بڕیارەکە جانبێکی دیکە و عمقێکی دیکەی هەیە ئەوەی جێی خۆشحاڵیە کە حتاوانی کە بۆ پرۆژەکان بۆ بەخێوکردنی هێنن بۆ ئەوەی کە ئێمە بەرهەمی ناوخۆیش لەبیر نەکەین حقت بڕیارەکەوانی شەگرێتەوە پرۆژەکانی ئەوانی کە ئاژەڵی هێنن بۆ بەخێوکردن پرۆژەکانی مانگای شیر پرۆژەکانی تری بەڵێ مەڕوو بزن ئەوانش سوودمەندە من لە بڕیارەکە بۆیە عمقێکی تری هەیە عمقی پەرەپێدانی بەرهەمی ناوخۆی عمقی بەرەو پێشچوونی پرۆژەکان لە ناوخۆی هەرێمی کوردستانە لایەکی ترەوە بڕیارەکە تەوازنێکی تایە بۆی هاوڵاتیش لەبیر نەکرێت لە لایەکی ترەوە نرخ لەسەر هاوڵاتیش زیاتر گران نەبێ تەمان ئەمە هەوڵی حکوومەتە هەوڵێکە
کە لە کاتێکا گرانیەکە لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان نەبووە و هۆکارەکەی بەڵام ڕۆژێک هەبووە کە تۆ لێرە باسیەوەمان کردو بە یەکەوە کاتێک کە نرخی گۆشت بەرز بووە و کاریگەری هەبوو لەسەر بەردۆخی هاوڵاتیان ئێوە وەکولانی پەیوەندیدار ڕێگە چارە بوو باستان کرد یەکێک لەو ڕێگە چارانە کەمکردنەوەی ڕسومات بوو ئێستا چی دیکەتان هەیە وەکو پێشنیار و ڕێگە چارەی دیکە بۆەوەی کە بازار ڕێک بخرێتەوە بە تایبەت لە سامانی ئاژەڵا لەو لایەنەی کە ئێوە پەیوەندیدارن پێی طبعا ئەوەی جێی خۆشحاڵیە نقطەی قووەتیشە بۆ ئێمە وەکو ئاماژەم پێدا زۆربەی کێشەکان زۆربەی ئەو معاناتانی هەبوو زۆربەی ئەو ئیشکالیاتانی هەبوو ئەو گرفتانی هەبوون لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەت بوو و لە دەرەوەی دەسەڵاتی هەرێمی کوردستان بوو بۆ نمونە بابەتی وشکە ساڵی یا هەمومان نەزانین نەک هەرێمی کوردستان زۆربەی زۆری وڵاتانی دەوروبەری خۆشمان احتمادیان لەسەر ئەو شێوازە ئاژەڵداریە تەقلیدیە کە لە گوند و دیهاتەکانەیە لەسەر لەوەڕی سروشتی ئەوەی کە خاڵی بەهێزەوە ئێمە لە ئێستاە بەهارێکی باش بووە بارانێکی باش باریوە ئەمەش کاریگەریکی باشیە بێت لەسەر زیادبووری ژماری ئاژەڵی خۆماڵی و پرۆژە ناوخۆیەکان بە شێوازێکی دیکە بوو بژێنەوە و کولفەی بەرهەمێنان لەسەر خاوەن پرۆژە و خاوەنکار و جوتیارانی ئێمە کەمتر بێتەوە ئێمە هاوتەریب لەگەڵەوە بڕیارە هێشتا هەندێک ئاسانکاری دیکە دەکرێت طبعاً لەوانە بۆ نمونە ئێمە مۆڵەتەکانی هاوردنی ئاژەڵی زیندوو لە ماوەی 3 مانگە بەسەرە چوو دەبواە ئەو تاجرە دووبارە بێتەوە داوای مۆڵەتی هاوردن بکاتەوە طبعاً بڕیارەکە بۆ شێوازەیەکە مۆڵەتەکە بۆ ساڵێک بدرێت یعنی بازرگانان لەمەش ئەتوانن ئەمەش ئۆفەرێکەوە ئەمەش ئۆپشنێکە بۆ ئەوان کە ئامانجەکە و ئاماژەمە پێدا بۆەوەی کە نرخی گۆشت لەوەی کە هەیە داببەزێت و ڕێگەری بکەین لەوەی کە زیاتر بەرز نەبێتەوە بۆ هیواین بە هەمووان دەستە ناو دەست بۆی کە هەرێمی کوردستان بەرەو ئابوووریەکی باشتر بڕوا بەڕێز فیراسەدیق بەڕێوەبەری سامانی ئاژەڵ سوپاس لێرە بوون سپاس بۆش.